بەم هەواڵە ئێستا لە ڕێی هێڵی تەلەفۆنەوە ئەندامی پەرلەمانی کوردستان عومەر حاجی عنایەتمان لەگەڵ ڕاستەوخۆ. کاک عومەر، ئەم کاتت باش و هۆکاری نێشتنی تێپەڕبوونی سەرۆکی پەرلەمانی کوردستان بە بازگەی پردێوک لە کاتی ڕۆشتنی بۆ شاری هەولێر بۆ چیە گەڕێتەوە؟ بەڵێ ئێمە ئەمڕۆ لەگەڵ بەڕێز سەرۆکی پەرلەمان هەموو 5 ئەندام پەرلەمان لە فراکسیۆنی گۆڕان لەگەڵ ڕەتی سیارەکانی سەرۆکی پەرلەمانە پێکەویستان بکو هەموو ڕۆژی ئاسایی بچینەوە ناو هەولێر، بەڵام پێشەوەی بگەینە ناو سەیتەرەکە هەستمان کرد تاریکی زۆر هەیە، هێزکی سەربازی زۆر لە هەردوو بەری ڕێگاکەوەدان مەزراون و ڕووی چەکایان بۆ سەر جادەکە بوو، هەندێک سیاری حەمەلیشی لێ بوو کە گەشتینە ناو سەیتەرەکە. سێ نەقیب هاتنە سەر ڕێگەکەمان، یەکیان ناوی نەقیب کەیفی بوو. بەڵێ ئێمەی ڕاگەیان بەڕێ کاتە سەرۆکی پەرلەمانی بینی ئێمەی بینی لە ناو سیارەکە بوو. سەرۆکی پەرلەمان لە یەک سیارە بووین، وتی لێرەوە ئەسوڕێنەوە و ئەگەڕێنەوە. یعنی وتمان ڕێگەمان پێ نادەن بچین ناو هەولێر، وتی نەخێر ڕێگەتان پێ نادەین. ئێمەش بەبێ ئەوەی کەوا هیچ مناقەشەیەکیان بکەین ڕاست و ڕاست گەڕاینەوە بەرەو سیارەکە. هیچ تەقەیەک کرا یاخود سیارێکی میدیامان لەگەڵ بوو کورسات لە دواوە سیارەکەیان ڕاگرتووە، سیارەکە دیارەکەی لێنەبووە، تەقەیان لە یەکردووە جامێکی سیارەکە شکاوە و کامێرەکەیان لەگەڵ مۆبایل کامێرەکەیان داوە بە عەرزە شکانیان و مۆبایلەکانشیان لە کامێرەبان و لە هەواڵنێرەکە وەرگرتووە. باس لە هۆکارە نەکرا کە بۆچی ڕێگە نادرێ بڕۆن لە بازگەکەدا تێپەڕبوون یاخود لە دەسەڵاتدارانی ناوشاری هەولێر و برادرانی پارتی دیموکراتی کوردستان. هەڵوێستی ئێوە چییە بێت؟ ئێمە بێ بچینەوە دەردەشە بکەین، ئێستا چینەوە نووسینگەی پەرلەمان، نووسینگەی پەرلەمان لەگەڵ بەڕێز سەرۆکی پەرلەمان دانیشین گفتوگۆکەین و لێ بڕیاری خۆمانە دەین، ئەبێ فراکسیۆن کۆ بێتەوە، ئەبێ لەگەڵ حیزبەکانی کە بزانین ئەوان هەڵوێستیان چییە، بەتایبەتی ئەو سی حیزبەی تر ئایا بەردەوامن لەسەر هەڵوێستە کۆنەکەی خۆیان یان نا، ئەوە لە ئەندا توانین سێرەتر. ئێوە پەیوەندیتان بە هیچ لایەنێکی دیکەوە کردووە بۆی ناو سیارەکەیان نەگە من و بەڕێز سەرۆکی پەرلەمان لە ناو سیارەکەین ئێستا حالیان چەند شەماڵین و ئەگەڕێنەوە بەرەوە تا ئێستا نەگەشت. بەڵێ عومەر حاجی عنایەت ئەندامی پەرلەمانی کوردستان